لە نێو داخ و مەراقا من بە جۆرێ گێژی ڕۆژگارم، گلاوی گۆڕەپانێکم کە جێگا زەخمی سەد خارم. تەمەن هاتۆتە دواپێکی دەنۆشم دواخومی تاڵی، خەزانی ئارەزووی عومرە بەقەد مشتێ چڵودارم. چ دەورێکە لە سۆسخاڵی تەوەلا بووم لە خزم و خێش، وەکو پاڵاشی دەمبام و لە دۆست و یار مەغیارم. نووسەیە بەختەکەم بەفری بە جۆرێ چین لەسەر چینە، کە هەر چینێکی بێعاری مەدا بە گوێی ئەوی پارم. کشام بۆ مەیلەکە یار و کەچی هەردا کشا ئەو لێم، وەکو مانگ دایرم لێدا بەڵام نەیبیست کە بیمارم. لە گەنجینەی دڵی مندا بەتەنها ئەو بوو سەرمایم، لە بازاڕی ئەوینداری منم ئێستاش خەریدارم. لە جەوری لێوی بێڕەحمی شکا لێوانی بادەی من، نیشانەی تیر لەسەر تیر بوو لەسەر جەرگی بریندارم. بەبێ ئەندازە بوو سووتان بە شەمعی ڕووی ڕوخساری، گڕێ بوو ئینتیزاری بوو مەدەستی یاری بەخمارم. جەمالی ڕوویەتی جۆرێ ئەنەخشێنێ زەمینی خوا، کە هەرچی خەڵقی دنیایە ئەزانن زەخمی چەند جارم. لەبەرچی تۆ ژیانت چۆڵ و خاڵی بێ لە عیشقی من، کە سەر هاومەنزڵی خۆتە و دڵی پێکراوی سەدبارم.
بەجێ ماوم لە کۆڕی عاشقانە ساعەجەل زوو بە کە نەفتم تاقەتم چوو خۆ لە بێ هەتوانی بیمارم تەمەن ڕۆیی کەچی تازە تەمای جێژوانی فەوتاوم لە خانەی دڵ نەمانوورێ کە ڕۆشن کات شەوی تارم